بەڵێ لە چەند کاتژمێری ڕابردوودا ئاماژەمان بەوە کرد کە سەر لە بەیانی ئەمڕۆ لێکێک لە قوتابخانەکانی ناو شاری هەولێر لەلایەن قوتابیەکە و مامۆستایەک بە چەقۆ و بریندار دەبێەوە ڕاستەخۆ چونە لای مامۆستاکە و باری تەندروستی مامۆستاکەشمان بینی و بەسەرمان کردو دوای نەشتەرگەری بارودۆخی تەندروستی باش بوو و بێگومان سکاڵای تایبەتیشیان پێشکەشی لایەنەی پەیوەندیدار کردووە بۆ ئەوەی کە لە دژی ئەم قوتابیە کە سکاڵا بکەن و بجرێ ئەمڕۆ ئاگاداریان کردن کەمە پێش ئێستا کە پۆلیس توانیویانە ئەم قوتابیە دەستگیر بکەن و ئێستا لێکە لە بنکەکانی پۆلیس سەبارەت بەوەی کە بە شێوازێک بووە ئاکێشێکی دەرونی بۆ بە شێواز ئەم ڕووداوە لە زمانی خۆشیانەوە پۆلیس زانیارێکی هەیە ڕایەت هۆگرەزیز بتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لەگەڵمانە دەبێت جەنابی ڕایەت ئێمە هوردەکارەکانمان بۆ بینەرانی کوردستان بیسواڕوون کردەوە کە بە شێوازێک بوو ئەم مامۆستایە چۆن بریندار بۆ مامۆستاکەشمان بەسەر کردەوە ئاماژەی بە هەندێک بابەت کرد زانیاریەکانی کە پێوەست بێ بە بنکەی پۆلیس و لایەنی پەیوەندیدار چێ لەم بارەوە بەڵێ دیار ئەمڕۆ بەریبەیانی ڕووداوێک ڕوویدا بوو لە یەک لە قوتابخانەکانی شاری هەولێر دواتر دیار مامۆستایەک بریندار دەکرێتن بە دەستی قوتابیەکەی کە بە چەقۆ هێرشی کردووە سەری دواتر مامۆستاکە گەێنرا بە نەخۆشخانە و ئێمەش ئاگادارکرێنەوە ئێمە شتینە شوێنی مەبەست و دەستمان بە لێکۆڵینەوە کرد دەرکەوت کە شووناسنامەی قوتابیەکەمان ئاشکرا کرد و زانیمان کوێیە دوای تیمێکمان پێکێنا بەوەی کە بەدواداچوون بکاتن لە بۆ ئەو ڕووداوە دەرکەوت کە کەسەکە دوای ئەوەی تاوانەکەی ئەنجامدایە ئەو قوتابیە هەڵات بوو لە شوێنی بخۆی ئێمە لە لێکۆڵینەوەکاندا گەشتنی ئەنجامووە توانیمان ئەو تۆمەتبارە دەستگیر بکەین و ئێستاوکەش لەژێر دەستی پۆلیسە بۆ ئەوەی ڕێکارە یاساییەکان بگیرێتە بەر ئەوەی کە ئاگادارم تەمەنی کەمە تەمەنی 17 ساڵەوە ڕەنگە کەم توانەی ئەنجام داوە تا ڕادێک بارودۆخی تەندروستی ئاەتاوە جێگیر بۆ ئێوە زانێرێکتانە لەگە بنەماڵەکەی لێکۆڵینەوەتان کردوە چ قسەیەکتان لەگەڵاک و وەڵامی ئەوان بۆ لەوە بڵێ دیارە کێشەکە لەوە سەری هەڵداوە هیچ کێشەیەکی دەرونی نەبووە ئەو قوتابیە بەڵام کێشەکە لەوە ڕوویداوە ئەو مامۆستایە بەیانیان کە قوتابیەکانی پشکنیوە مۆبایل و چەقۆی لێگرتووە دوای ئەوەی کە مۆبایل و چەقۆ و کە پێی دەڵندام بۆکس لێ ساندووە دواتر ئەو قوتابیە گەڕاوەتە ماڵەوە چەقۆی دیکە هێناوە و هێرشی کردوتە سەر مامۆستاکە کە یەکەمی جار بووێتە مناقەشەیان کە مۆبایلەکەی پێ بداتەوە بەڵام پێی نەدایتەوە دیارە چەقۆی لێوەشاندووە و بە چەقۆ هێرشی کردوتە سەر سزای ئەم جۆرە کەسانە بە ڕێنیوێنی بۆ دایکان و باوکان بە تایبەتی لە ناو قوتابخانەکە شوێنێکی پەروەردەیەتی و پۆلیس بەڕاستی ئەوە هەڵەیەکی گەورەیە یعنی تو ئەو مۆزەفە مامۆستا وەکو کەسێکی پیاوی عقبەت وایە لە شوێنی کارکردنی کە هێرشی بکرێتە سەر ئەوە کارێکە کە بەڕاستی جێگەی هەڵوێستا و ئجاتە یاسایەکانیش کەمەک لەو ڕۆوە توندوتۆڵن بۆ ئەوەی ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر ئەوش بۆ سزایەکەشی بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە بڕیار دەداتن لەسەر بە چمادەیەک و بە شێوازێک دادگایی بکرێت. ڕایەت هۆگرەزیز وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر لەگەڵ ما بوو ڕوونکردنەوەیدا سەبارەت بە دەستگیرکردنی ئەم کەساکە تەمەنی 17 ساڵیشەوە بەم شێوازە هێرشی کردوێتە سەر مامۆستاکەی و بە چەقۆ برینداری کرد.